سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکردنی ژینگە پارێزێکی خەڵکی شاری کرماشان بە مەبەستی جێبەجێکردنی حکمی زیندانەکەی، دانیشتنی نوێنەرانی ڕۆژاوای کوردستان لەگەڵ وەزیری دەرەوەی فەڕەنسا، بەرزبوونەوەی ئاماری گیانبەختکردنی منداڵان لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبار، لە سێدارەدانی دەبەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و دەست بە سەرداگرتنی سێ کەشتی نەوت هەڵگری پەیوەندیدار بە کۆماری ئیسلامی لەلایەن هێندەوە. دەست بە سەرکردنی ژینگە پارێزێکی خەڵکی شاری کرماشان بە مەبەستی جێبەجێکردنی حکمی زیندانەکەی. ڕۆژی شەممە 18 ڕێبەندان تاهێرە سلێمانی ژینگە پارێزی خەڵکی شاری کرماشان و لە دەست بە سەرکراوانی بزوستنەوەی ژن ژیان ئازادی بە مەبەستی جێبەجێکردنی حکمی زیندانەکەی ڕەوانەی بەندیخانەیە و شارەکرا. بە پێی راپۆرتی گەیشتوو ناوبراو لە ڕەوتی شۆڕشی ژن ژیان ئازادیدا لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 3 مانگ و 10 ڕۆژ زیندانی تەعەزیری بەسەردا سەپێنرا. بەردەوامی دەست بەسەرکردن و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی خەڵکی شاری شنۆ. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی خەڵکی شاری شنۆ لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندەکراون. بە پێی دوایین راپۆرتەکان ئەو دوو هاوڵاتیانە بەناوەکانی دانا ڕەسوولپوور و هەژار باریکی بۆ پەڕی تند و تیژیەوە دەست بەسەر کراون و مەترسی لەسەر دۆخی تەندروستیان هەیە. جێگەی ئاماژەیە کە سەرەڕای بەدوەداشوونی بنەماڵەکانیان لەسەر شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و تەنانەت لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. دانیشتنی نوێنەرانی ڕۆژاوای کوردستان لەگەڵ وەزیری دەرەوەی فەڕەنسا. بەپێی هەواڵی گەیشتوو لە کۆبوونەوەی نێوان نوێنەرانی ڕۆژاوا و وەزیری دەرەوەی فەڕەنسا باس لە جێبەجێکردنی ڕێکەوتنی نوێی ڕێبەندان، بەردەوامی شەڕ دژ بە داعش و هەروەها داهاتووی سیستەمی سیاسی و ئەمنی ناوشەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کرا. بەپێی راپۆرتەکان لە کۆبوونەوەی نێوان فەرماندەی هێزەکانی دموکراتیکی سووریا و وەزیری دەرەوەی فەڕەنسا جێبەجێکردنی ڕێکەوتنی نوێی ڕێبەندان وەک بابەتی سەرەکی باسکرا. هەردوو لا پێداگریان لەسەر بەردەوامی هاوکاری لە شەڕ لەگەڵ داعش و پاراستنی زیندان و کەمپەکانی تایبەت بە ئەندامان و خێزانەکانی داعش کرا. لەو دیدارەدا هەروەها جەخ لەسەر پاراستنی تایبەتمەندی ناوچە کوردیەکان و دڵنیابوون لە مافەکانی کورد لە داهاتووی سیستەمی سووریا کرا و هاوکاتی یەکخستنی هێزی سەربازی و ئەمنیەکان لەوانە یەپەژە یەکێک بوو لە بابەتە سەرەکیەکانی گفتوگۆکە. وەزیری دەرەوەی فەڕەنسا هەروەها جەختی لەسەر گرنگی جێبەجێکردنی ڕێکۆچنەکان و بەردەوامی پاڵپشتی فەڕەنسا بۆ قۆناغی سەقامگیری لە سووریا کردووە. بەرزبوونەوەی ئاماری گیانبەختکردنی منداڵان لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبار. بەپێی دوایین ئامارەکان لانیکەم 200 منداڵ لە ناڕزایەتیەکانی مانگی ڕابردووی خەڵک دژ بە دەسەڵاتی ژنایەتکاری کۆماری ئیسلامی گیانیان لەدەستاوە. بەپێی دوایین راپۆرتەکان ئەنجومەنی هەواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی ئێران هاوکات لەگەڵ باشبوونی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران ژمارەی ئاشکرابوونی منداڵانی گیانبەخت کرد و بە چەخەی هێزە سەرکوزگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەرسر دەبێتەوە. لە درێژەی راپۆرتەکەدا جەخت لەسەرەوە دەکاتەوە کە پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی جینایەتەکانی کۆماری ئیسلامی بە تەنها سەرکوتێکی یاسایی نەبینێت و هەڵوێستیان هەبێت. لە سێدارەدانی دەبەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژی یەکشەممە 19 ڕێبەندانی 1404 هەتاوی دەبەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارەدران. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 4 زیندانی بەناوەکانی خالێد حسەینی، مەهدی جەعفەریان، عەباس خێرەتبین، شاه میرزا قادر ڕەحمەتی
بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی نەوشار، ئەردەبیل، سمنان و بروجێرد ئیعدام کراون. هەروەها 6 زیندانی دیکە بە ناوەکانی ڕەحمان نەجەفی، نیزام تاجیک، یونس باقری، پارسا تەقیزادە، دانیال عەبدی و حەمید کاریابی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی عێراق، بەندەر عەباس، تەورێز، قەزوێن، قوم و ناین لە سێدارە دراون. دەست بەسەرکردنی 3 پارێزەری دادگستەری لە پارێزگای خۆراسانی ڕەزەوی. لە ڕۆژانی ڕابردوودا 3 پارێزەری دادگستەری لە پارێزگای خۆراسانی ڕەزەوی لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و هێشتا شارەنووسیان دیار نییە. بەپێی دوایین زانیاریەکان ئەو 3 شارۆمەندە بەناوەکانی ئەمیر بەهادۆریفەر، موحسێن دەرەگی نەژاد و داریوش گەنجەپور بە هێرشی هێزەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵ و شوێنی کارەکانیان دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. جێگەی ئاماژەیە لە ماوەی 1 مانگی ڕابردوودا و هاوکات لەگەڵ دەستپێکردنی ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی جنایەتکاری کۆماری ئیسلامی شەپۆلێکی نوێ دەست بەسەرکردنی پارێزەران و پزیشکان دەستی پێکردووە و هێشتا کۆمەڵێکی زۆریان ڕەوەندی دۆسیەکانیان دیار نییە. کۆبوونەوەی کرێکارانی سەهامی عەداڵەت لە بەردەم بینای وەزارەتی یابووری. ڕۆژی یەکشەممە 19 ڕێبەندانی 1404 هەتاوی کۆمەڵێکی زۆر لە کرێکارانی سەهامی عەداڵەت دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان لە بەردەم وەزارەتی یابووری لە شاری تاران کۆبوونەوە. بەپێوە وێنانەی بەدەستمان گەیشتوون، کرێکارانی ناڕازی بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وستنەوەی دروشم ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی چەندین مانگە حەقدەست و مەزایان وەرنەگرتووە و لە دۆخێکی زۆر خراپی یابووریدان. لە درێژەی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری بەرزکردنەوەی ئەستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هەروەها کۆتایی هاتنی جیاکاری لە حەقدەستەکاندا بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوانی تامینیجتماعی لە شووش. بەپێی دوایین هەواڵەکان، خانشینکراوانی تامینیجتماعی لە شاری شووش دژ بە بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتیان کۆبوونەوە. بەپێوە وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون، بەشداربوونی کۆبوونەوەکە بە وستنەوەی دروشم و بەدەستەوەگرتنی پلاکارد، خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، هاوسانسازی حەقدەستەکانیان لەگەڵ نرخی هەڵاوسان، بەرزکردنەوەی ئەستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، کۆچەی هاتنی گوشەری ناوەندەمنیەکان بۆ سەر ناڕازیان، ئازادی دەستبەجێ خانشینکراوانی دەست بەسەرکرا و هەروەها دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. دووە هەواڵ دەست بەسەرداگرتنی 3 کەشتی نەوت هەڵگری پەیوەندیدار بە کۆماری ئیسلامی لەلایەن هێندەوە. بەپێی دوایین هەواڵەکان 3 کەشتی نەوت هەڵگری نایاسایی و پەیوەندیدار بە ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن هێزی پاراستنی دەریایی ئەرتەشی هێندەوە دەستی بەسەرداگیراوە. راپۆرتەکان ئاماژەبەوە دەکەن کە ئەو کەشتیانە پێشووتر لەلایەن وەزارەتی گەنجینەی ئەمریکاوە بەهۆی فرۆشتنی نایاسایی نەوتی ڕژیمی کۆماری ئیسلامی بە وڵاتانی دیکە گەمار و خراوەتە سەریان و بەو بۆنەیەوە دەستیان بەسەرداگیراوە. ئەمە لە کاتێکدایەکان نوێنەرانی ڕژیم و دەوڵەتی ئەمریکا ڕۆژی هەینی 17 ڕێبەندان لە وڵاتی عمان سەبارەت بە چەندین بوار و توێژیان کرد و پاشان هەردوو لایەن ڕایانگەیاند کۆمەڵێک خاڵی ئەرێنی لە دانیشتنەکەدا باسی لێوەکراوە، بەڵام هاوکات لەگەڵ کۆبوونەوەکە لەلایەن وەزارەتی گەنجینەی ئەمریکاوە لانیکەم 19 ڕێکخرا و کەشتی نەوت هەڵگری پەیوەندیدار بە کۆماری ئیسلامی گەمارۆخرایە سەریان. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.